زۆرن ئەو خانم و ژنانی کە هەمیشە مێژوو بە شێوازێکی زۆر جوان ئەهەنووسێت و هەمیشە ڕۆڵی پاڵەوانە گەڕن لە نێو میلەت و لە نێو نووسین و ئەدەبیاتی هەر نەتەوەیەکە بێ دیارە لە ئێستا یەکێک لە کتێبە هەرە جوان و دیارەکان جارێکی تر لەلایەن بەشێک لە نووسەرە دیارەکانی جیهانەوە بێگومان ئەنووسرێتەوە و ئەم کتێبە ئەوەی کە تایبەتمەکەی و جیاکاتەوە لە کتێبەکانی تر ئەوەیە کە چەند خانمێک با چەند زمانێکی جیاواز بێگومان ئەم کتێبە جارێکی تر ئەنووسنەوە و هەر یەکەشیان باس لە چەند خانمێکی یاخود چەند ژنێکی ئازای وڵاتەکەی خۆیانەکەن دیارە کتێبی ژنە پاڵەوانەکان یەکێکترە بێ لەو کتێبانەی کە چەند نووسەرێکی ژن جارێکی تر تایە بەشدار ئەبن و ئەتوانن ژنێکی پاڵەوانی وڵاتەکەی خۆیان بنووسنەوە جێ خۆشحاڵیشە کە لە ئێستا یەکێک لە ژنە نووسەرە هەرە دیارە کوردەکانیش بێگومان لە نێو ئەم کتێبە بەشداری ئەبێت و بێگومان مێژووی یەکێک لە ژنە کوردەکانی خود بڵین مێژووی ئاسایەتی ژنی کوردی جارێکی تر لە نێو ئەم کتێبەیە بوونیە بێت. کتێبی وومان وۆرەر ژنە پاڵەوانەکان مێژووی ئەو ژنانە دەنووسێتەوە لە جیهاندا کە دەگمەن بوون و پاڵەوانی ژن و گەلەکەیان بوون لە مێژووی دوور و نزیکدا چەشنی پاڵەوانە ئەفسانەی یۆنانیە دێرینەکان لە مێژووی هەرە دێرینە جەنگاون. ئەم کتێبە بە زمانی ئینگلیزی لە بەریتانیا لەلایەن خات و ڤیکتۆریا پێرسنەوە دەنووسرێت و بڵاوکرێتەوە کە بە تەمەنترین ژنە جەنگاوەری ناو سوپای بەریتانیایە. دکتۆر سامالمانی وەک ژنێکی کورد بەشدارە لە کتێبی ژنە پاڵەوانەکاندا و لەم بارەی وڵات ئەگەرچی هەموو کاتەکانم تەرخان کردو بۆ فەلسەفە بە زمانی کوردی بەڵام لەوە بە ئاگام کە ئەو بەشە لە مێژووی ژیانم بە تەنیا مڵکی من نییە بەڵکو بەشێکی گرنگە لە مێژووی ژن و مێژووی کورد بەگشتی و مێژووی ژنی کورد بە تایبەتی چ بەجیا چش پێکەوە بەشداریم لەم کتێبە مێژوویە گرنگەدا پەسەند کردو و میوانداری تایبەت و دیدارم لەگەڵدا کراوە. کتێبەکە لەلایەن بە تەمەنترین ژنە جەنگاوەری سوپای بەریتانیاوە نووسراوەتەوە.